سانا بەرزنجی تاوانبار دەکرێت بە بردری گۆرانی باران دوای بڵاوکردنەوەی نزیکەی 9 ملیۆن لە یەک ڕۆژ بینەری هەبووە. فەریاد ماجید عابدی هەڕەشەی ڕەشکردنەوەی گۆرانیەکەی لێ دەکاتن و دەیسەلمێنی کە ئەو ئاواز و تێکستە هی ئەوە لە چاردەی چاری 2021 ئەو ئاوازی داناوە ئیشی لەسەر کردەوە باز لە شەعرەکەی دەکاتن زۆربەی کەلیمەکانی سنەیی بوو دواتر گۆڕی لەگەڵ سانە بەرزنجی و دوای ڕێکخستنەوەی بەنیاز بوو خۆی بڵێ لە ڕۆژە باران نەبەرێ کە چۆنیت. بەڵام سانا ئەم هەڵەی قۆستەوە و شەر و ئاوازەکەی بردووە و دەنگی خۆی خستۆتە سەری و بڵاوی دەکاتەوە بەبێ ئەوەی بە خاوەنی بەرهەمەکە بڵێ و پرسی پێ بکاتن و دوای بڵاوکردنەوەی گۆرانی باران هیچ ئاماژەیەکی بەناوی فریاد ماجید نەکردووە بۆیە لەو کاتەوە فریاد ماجید عەبدی تووڕە دەبیتن و دەڵێتن واروەها ئەوەی تۆ دەیکەی هونەر نییە ڕێز نییە خۆشەویستی نییە تۆ هیچ ئەرزشێکت نییە. سفرە جالبە شعرێک کە من سنە یارە نووسیدمە چۆن چووگی خانمێ محتەرەم کردکتە بەناو کەسێترەوە. ئەمە هونەر نییە هونەر ئەحترامی زیشە ڕێز بۆ هونەردابن. موزیکێک کە من لێرە ئاکۆردەکانیم ساڵ 2021 چنیگە چۆن کردکتە ناو کەسێترەوە. باران کارێ منە باران عشقێ منە باران عشقەوە دروست کرد. تۆ گۆرانەکەی منت دزیوە بۆ هەوڵیش دەدەم گۆرانەکەت ڕەش بکەمەوە. فریاد بەوەش نەوەستا بازەوە دەکاتن کەسێکی وەکو تۆ چۆن دەتوانێت بەرهەمێکی ئاوە ئامادە بکە کەسێککە لە بەردەم نێرگە لە کێشەکان و مەزەخۆرەکان و مەشروبخۆرەکان دادەنیشێت. 15 دلار و 1000 دلاری گۆرانی دەڵێت شایانی ئەوە نییە گۆرانێکی ئاوە دروست بکاتن و گۆرانەکە بڵێت. زۆر بەداخەوە گۆرانی بارانی من کە 2 ساڵ پێش ئێستا دروستم کرد و شعرم بۆی دانا و موزیکەکەم بەدڵ دروست کرد لەلایەن سەنا بەرزنجە و دزرا و ئەمشەو پۆستی کرد بوو. دڵنیا کە کۆپیڕایتی هەیە و بەزووی ئەیسڕمەوە پێ واوە بەرهەم کەسێک کە لە بەردەم نێرگە لە کێشەکان و زەڵاتە و سالات خۆرەکان و کلیان کێشەکان و مەشروب خۆرەکان هەدانیشت و 500 دلار و 1000 دلار گۆرانی خوێنێت بە دڵنیاییەوە شایانی ئەوە نییە کە بەرهەمێکی یاوە بە قووەت بخوێنێ. سانا لەلایەکی تر لە پرۆفایلەکەی خۆی لە ئینستاگرام پۆست بڵاو دەکاتەوە دەڵێتن پێویستم بە کلیپ و مەسرفی چەنەها دەفتەری نییە. پاژەوەی گۆرانەکەی سانا بەرزنجی نزیکەی 9 ملیۆن بینەری تێپەڕان گوتی پێویستم بە کلیپ و مەسرفی چەنەها دەفتەری نییە من سانام بە مۆبایل و گیتارێک دەنگم کرد بە ڕۆی خەڵک ئەمەش بە ستایلی جاران بڵاو بوو بۆ ئەوەی جارێکی تر بیسەلمێنم من بێ دەرکەوتنیشم گوێگری خۆم هەیە. واروها بۆش نەوەستاوە سانا بەرزنجی دەڵێ هەر کەسێک لایک و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆیم بکاتن لە یوتیوبەکەم بۆ 5 کەس 500 دلار دەکەمە خەڵات و بازەوەش دەکاتن وەک وەفایەک بۆ پێشوازی لەمتان کرد دیارێکی تایبەتم بۆ ئێوە ئازیز هەیە 500 دلار دەکەم بە دیاری بۆ 5 کەس لە ئێوە بەڵام بەم مەرجانەی خوارەوە پۆستی گۆرانی باران شێر بکاتن و لە ئینستاگرام لە یوتیوب سەبسکرایبی کەناڵەکەم بکات لە یوتیوب لایکی گۆرانی باران بکاتەوە کۆمنت بنووسێت هەرچێ خاڵەکە بە سکرین شۆت بنێرێت بۆم لە ئینستاگرام هەر کەسێک ئەم مەرجانە جێبەجێ بکات و سکرینەکەم بۆ بنێرێتەوە ناوی دەچێتە تیر و پشکەوە لە ڕۆژی 1 تیر و پشکەکە ئەنجام دەدەم. بەڵام لەو لایە فریاد ماجید هەموو هەوڵی خۆی دەدات بۆ ئەوەی ئەو گۆرانی سانا لە یوتیوب کەناڵەکەی ڕەش بکاتەوە لەبەرەوەی خۆی بە خاوەنی ئەو گۆرانیە دەزانێتن و ناوێتن هیچ کەسێکی تر ئەم گۆرانیە بڵێتەوە. ئایا تۆ حەق بە کامەیان دەدەیت و وە کامەیان بە خاوەنی ڕاستەقینەی گۆرانی باران دەزانێت؟ هەموو کاتێک باشترینەکان ببینە لە کلیل میدیا.